پاراستۆڵمان لە 100 کللتوری خۆمان پێ باشترە. یعنی تەسەوەرکەن خۆم لەوە ئەچێ کۆکەیەکم هەبوو لەوە چێ 20 جار پێم وترابێ کورە بەهێز زۆر باشە بەکاری بێنە ئەوانە هەر لە خۆوە هەندێک جار کورام و باشە من هەموو عیلاجە خۆم چاگراسە چی بکەم لەبێ بڕواکەن یەک جار بەکاری منە چاک بووم کە ئەو هەموو عیلاجەم بەکارێنە چەند جار ئەڕۆشتم ئەو وەجبەم تەواو کرد وەجبەی دووەم وەجبەی سێم چاک نەبووم کەچی زۆر بە ئاسانی جا هەموو وڵاتێ زۆر گرنگی بە کللتوری خۆی ئەدا بەتایبەتی کللتوری طبی عشاب زۆر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم گرنگی پێداوە. ئەم شەو لە خزمەت حەبەت الڕەشادا بووم. حەبەت الڕەشاد بە تۆوی تەڕەتیزە ئەوترێ حەبەت الڕەشاد پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ بەس مردن نەبێ مردن کە ناگێڕێتەوە هەرچی شتە ئیگێڕێتەوە باشە هەرچی نەخۆشی چارەسەری ئەکە. منیش وتم بە دیراسەیە بکەم سیرەکەم بۆ هەموو شتێک ئەڵێ حەبەت الڕەشاد نەخۆشی سەدەفی لە پێستا حەبەت الڕەشاد وەرینی قژی سەر حەبەت الڕەشاد باشە ئێسک ئێشە حەبەت الڕەشاد باشە ئەم هەموو تەجربە گەورە باشە کەچی سوبحان الله هیچ ئیسفادەی لێ ناکە. بۆیە خوا جەزای ئیبن القەیم باتەوە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێکە بەشێکی متەکامل لە سیرەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. طبعا زاد المعاد کتێبێکی زۆر مهمە. زاد المعاد لە سەفەری حەجە ئیبن القەیم نووسیوێتی ڕەحمەتی خوای لێ بێ ئەفەرمێ هەندێک کتێبی لە تاجە وەڵاخینتان بینیوە کە ژاوەکە دوو تای هەبوو بەسەر وشترەوە دوو تای هەیە ئەفەرمێ تایەکی پڕ کردو لە کتێب تایەکیش خۆی تیادا ئەنیشت ئەینووسی لە سەفەری حەجە بۆ نووسی زاد المعاد لە سەفەری حەجە توێشووی سەفەرەکەی ئەو کتێبە بوو. بەشی چوارەمی بریتێ لە طبی نەبەوی چکە ئەفەرمێ بەشێک لە سیرەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم طبە خۆ ناکرێ ئەو بەشە فەرامۆش کرێ بۆیە سێرەکە ئەو بەشەی هێناوە و زۆر ئینسان ئیسفادەی لێ ئەکە. ئەی کۆمەڵە دیراسات ئەخوێنیتەوە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باسی کردووە ئێمە خۆمان تەسەوور ناکەین باسی کەمئە ئەکا قارچێک نا دمبەڵان و قارچێک فەرقێ دمبەڵان ئەمەی سوورەکە لە ژێر خاکە دەریێنن وەکو پەتاتە ینی باسی ئەوە ئەکات کە ئاوەکەی لە بوخاریە هاتووە ئەفەرمێ وماؤه شفاء للعين ئاوی ئەم دمبەڵانە شیفایە بۆ چاو. دۆستێکم مناڵێکی بچووکی تەواو تووشی حاڵەتێک بوو ئیتر بردێ هیندستان بردێ تاران هیچ چارەسەری سبحان الله نەبوو یعنی زۆر سێ چاوی سوور سپیادەکەی سوور ئەبوو ئەمانەشی هەر هەموو ئەبوو نەبرین کە ئەتبینی ئەم کچە بچووکە بەزەی پێ هاتەوە هەرچی مەحاوەلاتی ئەکرد حەل نەبوو. من جارێک یەک پارچە بچووکی ئەمەندە لەو دمبەڵانم دۆزیەوە باش ئەمە چوو باش ئاوی نییە وشکە کە ئەیبینی هیچ هەست ناکەی ئاوی هەبێ. دوایی ئەوە لەتم کرده بوو وتم وڵا با بیبرژێنم قسمە سەر ئاگر سێرەکەم سبحان الله سەرەکەی هەموو بوو بە ئەو سبحان الله پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە ئەفەرمێ ئاوی هەیە خۆڕان نییە بەس ئەمەوە بە چی ئەگیرێ لە فکری خۆما بیرم کردەوە ئەگەر دەرزی و پێبێ لەو کاتە ئەتوانی قەترە بیگری بۆ دۆستم وتم قەترە بیگرە تێکە زۆر ئینشاءالله باشە وتی کورە ئاوی هەر نییە وتم ئینشاءالله ئەیبێتەوە تاقیکەرەوە من شتێکی ئەوم بینی و ئەوم بینی بەسەریەوە تو الحەمدولله ئەو کچە ئێستا وەزعی زۆر باشە باش بوو زۆر ئیسفادەی لێ کرد. دوای دیراسەم کرد گەڕام سێرەکەم چۆن ئاوەکەی ئەگیرێ کونێکی بچووکی تێ ئەەکەی نەک تا ئەو سەر تا نیوە باشە چۆن ئەها قەڵەمدادەر چۆنە بنەوەی کەم و سەرەوەی ئەستور ئەیخێتە سەر ئەگەر سبحان الله زوو ئەو چاڵە پڕەبێ لە ئەو هەر زوو پڕەبێ لە ئەو توش بە ئاسانی ئاوەکە ئەگری یعنی عملیەکی زۆر ئاسان و زۆر بەسوود لە زەختی چاو نازانم لە چی هەر هەمووی ڕێک ئەکاتەوە فەرمای شتێکی پێغەمبەریان صلی الله علیه وسلم. بەس ئێمە چی چەند دوور کەوتون لە کولتوری خۆمان بەڵام تۆ سیر کە وڵاتانی تر چەند گرنگی بەو لایەنە ئەدەن. بۆیە ئەم بەشە لە مەسائلی طب يعني قناعتم ويك لا باش كفائية كان يعني فرض كفاية كان نبي إلا كومالك من قالبته لا طبي النبوية طبي أعشاب لا طبي النبوي جاوز طبي أعشاب زور قورية والله طبي النبوي بالذات في غمري خاص الله وسلم شي بكاري هنا وشون بو شي بكاري هنا وزور قرنج